گوێچکەی ناحەزانە بیتەقێنن کەریان کەن کاسیان کەن بەدەمتان عەرشی لەرزۆکی ناحەزان بڕوخێنن بلەرزێنن بهەژێنن بەدەمتان کەللەی پوچی دژە پارتی بتەقێنن پێیان بڵێن ئەی ڕەقیب هەرماوە قەومی کورد زوبان نایشکێنێ دانەری تۆپی زەمان. ئەڤاڵ مەحموود محەممەد ئەندای مەکتەبی سیاسی پارتیمان، ئەڤاڵ عارف تەیفور ئەندای مەکتەبی سیاسی و سەرۆشی ئەنجومەنی سەرکردایەتی سلێمانی هەڵەبجە، هەڤاڵ دەروێژ ئاغا، هەڤاڵ ئاکۆچاوشین ئەندامانی سەرکردایەتی پارتیمان، هەڤاڵانی تیمی حکومەت، بریکارانی وەزیر، کاک زاگرۆزی فەتاغا و کاک سەروەری کەمالاواری، فەرماندە سەربازیە خۆشەویستەکان، کارگێڕانی لق، هەڤاڵانی تێکۆشەر، خانەوادەی سەربەرزی شەهیدان، ئەندام و دۆست و لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان ئەم کاتتان باش. ئەمڕۆ لە شارە زووری شەهیدانەوە، لە زەڕایەنی بادینانەوە سەلمانتان بە ئامادەبوونتان بەم ژمارە زۆرە کە شارە زوور و زەڕایەن وەک پێشتر چۆن بەرگریکاری ڕێبازی بارزانی و پارێزەری ئەزموونی سیاسی کوردستان بوون، ئەم جارەش ئێوەی خۆشەویست پشتیوانن سەرخەری لیستی جەنابی سەرۆکن بۆ ئەنجومەی نوێنەرانی عێراق، سەرخەری کاندیدی خۆشەویستمان دکتۆر ئاشواق جافن بە ژمارە 22. کۆبوونەوەی ئێوە بەم ژمارە زۆرە زەنگێکە بە هەموو لایەکەڵێت بە دۆستەکانمان، بە نەیارەکانمان، بە ڕکابەرەکانمان کە سەرکەوتن نزیکە و دەرچوونی کاندیدی ژمارە 22 لە بازنەی 3 زۆر نزیکە. خۆشەویستانم، پارتی دیموکراتی کوردستان بەڕابەرایەتی جەنابی سەرۆک بارزانی بڕیاری یابوو بانگەشەیەکی هێمن و بانگەشەیەکی دیموکراسی مۆدێرن بەڕێوە بچێت، بەڵام بەداخەوە کەرەستەی ڕیکلامی ڕکابەرەکانی ئێمە تەنها و تەنها بریتی بوو لە پارتی دیموکراتی کوردستان. ئێمە لێرەوە پێیان ئەڵێین بۆ باز لە دەستکەوتەکانی خۆتان ناکەن، بۆ باز لە خزمەتگوزاریانە ناکەن کە گەیاندووتانە بەم سنوورە، بۆ باسی خزمەتکردنی کە سوکاری شەهیدەکانتان ناکەن، بۆ ڕێگاوبانەکانی ئەم سنوورە چاک ناکەن، بۆ ژێرخانی ئابووری و کشت و کاڵ نابوژێننەوە، بۆ بانگەشەتان تەنها قسەکردن بێ لەسەر پارتی دیموکراتی کوردستان. هۆکاری ئەوەی کە بانگەشەکەتان تەنها چڕ کردووەتەوە لە باسکردنی پارتی بریتیە لەوەی ئێوە دەزانن پارتی واتە مێژوو، پارتی واتە خەبات، پارتی واتە دەستکەوتەکانی خەڵکی کوردستان، پارتی واتە ئاوەدانی، پارتی واتە ئارامی و سەقامگیری. هەر بۆیە ئێوە زانن گەر بانگەشەکەتان لەسەر پارتی دیموکراتی کوردستان چڕ نەکەنەوە، شتێکی تر لە مێژووی بزافی ڕزگاری خوازی کوردستان شتێکی ئەوتۆ بۆیەوە نامێنێتەوە باسیکەن. پارتی خاوەن ڕەمزی وەکو مستەفا بارزانی، ئەو پارتیەی بەهانای قازیەوە چوو لە کۆماری کوردستان، ئەو بارزانیەی چۆکی دانەدا و بە سنووری چەندین دەوڵەتە ئامادەی تەسلیم بوون نەبوو تا گەشتەیەکێتی سۆڤێت، ئەو بارزانیەی لە دوای 58 هەموو پۆستە عێراقیەکانی بەجێ هێڵاو لە ئەیلول جارێکی تر بڵێسەی شۆڕشی مەزنی ئەیلولی هەڵگرسان، ئەو پارتیەی خاوەنی یەکەم ڕێکەوتنامەی مێژوویە لەگەڵ ڕژێمی عێراق کە یەکەوتنامەی ڕێ 11 ئازارە، پارتی خاوەنی سەرۆک مەسعود بارزانی،
پارتی هەڵگرسێنەری شۆڕشی گوڵان، پارتی داستانە گەورەکانی کوردستان، پارتی ئەندازیاری ڕاپەڕین. لێرەوە پێیان دەڵێین ئەوە سەرۆکەکەی ئێمە بوو لە کاتێکا سەرۆکی بەرەی کوردستانی بوو، نەخشەی ڕاپەڕینی کوردستانی داڕشت. قەزا بە قەزا و شار بە شاروتاری ڕزگاربوونی پێشکەش کرد. ئەو پارتیەی بۆ یەکڕێزی نێوماڵی کورد ئامادەی دەستبەرداری استحقاقی خۆی بوو لە دوای یەکەم هەڵبژاردن. ئەو پارتیەی لە دوای پرۆسەی ئازادی عێراق پشکی شێری لە نووسینەوەی دەستور بەرکەوت. ئەو پارتیەی لە کاتی هێرشی شەڕی داعش سەرۆکەکەی چەندین مانگ لە خێمەیەکدا فەرماندەی هێزی پێشمەرگەی کوردستانی کرد و نەیهێشت ئەزموونی سیاسی هەرێمی کوردستان و حکومەت و پەرلەمانی کوردستان لەنێو بچێت. سەرۆکەکانی ئێوە لەکوێ بوون لەو کاتەی بارزانی بەرگری لە خاچی کوردستانە کرد؟ ئەوانە زانن پارتی ڕێبەری ڕیفراندۆمی سەربەخۆیی کوردستان، ئەوانەی ئێستا ئاڵێن ڕیفراندۆمێکی سەقەتە، لەو کاتانەی بارزانی بەرگری لە خاچی کوردستانە کرد تەنها پشکی ئەوەیان پێبڕابوو پرسیاری شەرعیان لێکردن لە کەناڵەکانەوە ئایا کردەوەکانی داعش شەرعیە یا شەرعی نییە. ئێستا بە پرۆسەی سەربەخۆیی کوردستان ئەڵێن پرۆسەیەکی سەقەت. ئێمە ڕازین وەکو پارتیەکان ئەگەر شەرەفی سەربەخۆیی و ڕیفراندۆمی کوردستان تەنها تەسلیمی ئێمەکەن و ئێمە بە خاوەن ێزانن، ئێمە ئەوە لێرەوە بڕیارمان نا، بەڵێ ئێمە خۆمان بە خاوەن ێزانین و هەرگیز پاشگەز نابینەوە لە مافەکانی خەڵکی کوردستان و سەربەخۆیی کوردستان. وتاری بەڕێز کاک محمود محەممەد ئەندامی مەکتەبی سیاسی پارتیمان پێشکەشەکرێ با بفەرمێت. ڕۆژتان باش، ئەوڵی بەڕێز کاک عارف، ئەوڵی خۆشەویست کاک دەروێش و تیمی حکومەت و پەرلەمانتار، ئەوڵانی لێق ناوچە و ڕێکخراو و بنکەکان، دانیشتوانی خۆشەویستی ئەم شارە خۆشەویستەی لەبەری شارە زۆر، سەربەرزم کە ئەمڕۆ لەگەڵێوە لە کۆڕێکی ئاوادا بەشدارم کە دەرفەت هەیە باس لە هەندێک بابەتی کە پێوەستە بە هەڵبژاردن و هەروە سیاسەت بکەین. سەربەرزم بەڵەوەی لە شوێنێکم کە لە تاریخدا ناوەجی پڕ نەناوەڕۆکی هەیە. کاتێک باسی شارە زۆر دەکرێت، باس لەو دەسەڵاتە دەکرێت کە کۆکەرەوەی کوردستان بووە لە زەمانەکانی پێشوودا. خەڵکێکی تێکۆشەر، خەڵکێکە قوربانی داوە لە پێناوی سەربەخۆیی کوردستان، لە پێناوی دەستکەوت و مافەڕەوەکانی خەڵکی کوردستان و قوربانیەکانی ئەم دەبەرە بۆتە ئاوێتەی سەرزمانی زۆربەی هەرە زۆری خەڵکی کوردستان. ئەوە هەڵەبجە لە تەنیشتمانە، ئەوە هەورامان و شارە زۆر بە هەموو مێژوویانەوە پڕ لە سەروەری، پڕ لە قوربانیدان، پڕ لە پێشکەوتن و دەبەرێک بووە کە هەندێک جار مەرکەزی عیلم و پێشکەوتن بووە. پارتیەکان سەربەرزن بەوەی کە پارتێکی نەتەوەی نیشتیمانی کە بە درێژایی دروستبوونی لە چلەکانەوە تاکو ئێستا هەوڵی بەدەستهێنانی مافی خەڵکێکی چەوساوەی داوە. ئەو خەڵکە چەوساوەی کە بە ئەنواعی و بە شێوازی جیاجیا چەوسێنرایەوە و هەوڵدرا خاکەکەی تعریب بکرێت، خەڵکەکەی ڕابگوێزرێت و بێبەش بکرێت لە مافە خواپێداویەکانی. بەڵام بەرگراتبوونەوە و هزری پاراستنێتەوە و نیشتیمان بەردەوام ڕێگر بوو لە بەردەم پلان و پیلانی دژمنانی ئێوەی خۆشەویست و هەموو گەلی کوردستان.
ئێمە ئێوە پێکەوە و پێگرا سەربەرزین بەوەی کە لە ڕێبازێکداین بۆ پێڕەوی ڕێبازێک دەکەین کە ناوەکەی دەگەڕێتەوە بۆ کەسایەتیەک و بۆ شەخسیەتێک کە ئەو کاتەی منداڵیش تەماحی ئەویان هەموو وێنەیەکی ئەویان لەبەردەستدا هەبێت و خەڵکی سیاسی و ڕۆشنبیر دەیانزانی کە هەمویان پێویستیان بەو کەسایەتی هەیە کە سەرکردایەتی ئەم وڵاتە و ئەم شۆڕشە بکات ئەویش بارزانی نەبەر پارتی تەنازولی نەکرد قوربانی بە خۆی و بە ڕێبازەکەی و بە هەموو شتەکاندا بەڵام تەنازولی لە کەرکووک و لە شارەکانی خانەقین و جەلەولا و شەنگال و مەخمور و دەشتی نینەوە و هەموو ئەو شوێنانەی کە کوردستانن نەکرد حازر بوو تووشی نەکسەیەک ببێ بەڵام حازر نەبوو واز لە مافی نیشتیمانی خۆی بێت سەدام زۆر هەوڵیدا کە بڵێ کەرکووک با نیوەی بۆ منطقی حکمی ذاتی بێت بەشەکەی لە ئیدارەی مەرکەزیەوە بڕێوە بچێت بارزانی من پێ گوت سنووری ئێمە بەستی خاسە نییە سنووری ئێمە حەمرینە بۆیە کە پشتگیر پارتی پشت ئەستور بێ و پشتگیری لێ بکرێت بۆی کە حکومڕانێکی سەرتاسەری لە کوردستان دروست بێت بۆ ئەوەی کە قەوارەی هەرێمی کوردستان بپارێزێت بۆ ئەوەی کە خاکی نیشتیمان لە لەتبوون و پارچە پارچە بوون و لێکردنەوە بپارێزێت ئەوە ئێستای پارتیە پارتی بۆ ئایندەش شەرمان پێ نییە چونکە زای ڕوئیەیەکی دروستی بۆ ژیان بۆ سیاسەت بۆ بابەتی کۆمەڵایەتی و اقتصادی هەیە ئەو گڕوتینەی کە ئێمە ئەبین ناو جەماوەر بەڕاستی حەماسەتێکی باشی هەیە و دەنگدەری ئێمە یەکێکن لەو دەنگدەرانەی کە قابلی نەگۆڕن بەڕاستی ئێمە پشت ئەستورین بە خەبات و ڕابردووی پرشکۆی پارتەکەمان و پشت ئەستورین بە ئەو شورا پۆڵاینەی کە لە پشتی ئێمە کە ئەوی جەنابی سەرۆکە ئێمە یەقینمان هەیە کە بەردەوام لەسەر ئەم ڕێبازە بەڕاستی بەردەوامیمان هەبێ بانگەشەیش لێرە بەڕاستی بۆ کاندیدی ژمارە 22 بەڕێز دکتۆر ئەشواق جاف وەکو هەردوو لیژە ناوچەی شارە زۆر و زەڕایانی پارتیمان ئێمە دەستمان پێ کردووە لە ناو جەماوەر حەماسەتێکی باشی هەیە و ئومێد ئەەکەین هەر وەکو ڕابردوو چۆن هەواڵانمان بەو گڕوتینەی ڕابردوو هاتنە سەر سندوقەکان ئینشاءالله بۆ ئەم جارێش بە هەمان نەپەسی ڕابردوو هەواڵانمان دێنە سەر سندوقەکانی دەنگدان و دڵنیان لە سەرکەوتنی کاندیدەکەمان پشت بەخوا و پشت بە ڕابەرینەتەوەکەمان جەنابی سەرۆک هانی هەموو خەڵکی هەرێمی کوردستانە ئێم دەنگدەن بە پارتی چونکە پارتی دیموکراتی کوردستان خۆشگوزەرانی بۆ خەڵکی کوردستان دابینەکات بەڕاستی کارێکی باشی کردووە ینی لە ڕووی خزمەت گوزاریشی زۆر دابین کردووە لەوانەیە لە 100% ئەو ئیشەتەوە ڕێک نەبێت لە کوردستانە بەڵام ئیشەڵا پارتی لە هەموو لایەکەوە بەدڵی هەمووانە و هەر هەمووی دەنگدا بە پارتی دیموکراتی کوردستان تاکە ڕێبازە کە هەمومان بتوانین شێکەوتەی ئەو بین و وەجێگەی شانازیە. دەنگدان بە کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕاستی ئەرکی سەرشانی هەموو تاکێکی گەلی کووردە چونکە ئێمە لە ڕابردوو لە داهاتووشدا هەرەی بینین کە کاندیدادی ئێمە و لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەتا چەند ڕادەیەکی زۆر باش
کە دیفاعیان کە بەرگریان لە مافە زەوتکراوەکانی میلەتی کورد کردو بە تایبەتی بۆ موجە و بووچەی هەرێمی کوردستان. بۆیە پێویستە لەسەر هاوڵاتیان بە تایبەتی لاوان، گەنجان، قوتابیان، ئافرەتان، کادران، ڕێخستنەکانی پارتیمان هەر هەمووی هەڵمەتێکی زۆر بەرفراوانی گشتگیری بکەن بچن سەر سندوقی دەنگدان بە کاندیدەکانی پارتیمان بۆ مافە زەوتکراوەکانی هەرێمی کوردستان و مافی خەڵک لە هەرێمە. خەڵکی کوردستان بەڕاستی بە پارتیەکان و بە غەیرە پارتیەکانەوە مێژووی پارتی دیموکراتی کوردستان لە دروستبوونیەوە لە هەموو ئەو سەروەرانی کە پارتی دیموکراتی کوردستان بەڕێوەبەرایەتی بارزانی نەمێر و دواتر تێکڕای سەرکردەکانی ئێمە و بە تایبەتی ماڵە بەرزان مێژووی پارتی دیموکراتی کوردستان دەزانن لە هەموو ئەو نەهامەتی و دەربەدەری و هەموو ئەوانەی بەسەری هاتووە هەموو ئەو مێژوانەی کە بۆ کوردستان و بۆ نەتەوەکەی خۆمانی تۆمار کردووە دوجار لەم مێژوانەی ئەخیر لە شەڕەکانی دژ بە داعش لە تێکشکانی داعش لە تێکشکانی حەشتی شعبی لە تێکشکانی هەموو ئەو دژمنانەی کە بۆ کوردستان پەیدا بوون و پارتی سنجی ناوە بەگولەی دژمنەکانیەوە و دواتر لە حاڵەتە دەستوریەکانە هەموو ئەو کارکتەرە سیاسی و پەرلەمانتاری و ئیداری و دیبلۆماسیانەی کە دەبینن پارتی ئەو جێگانەی پڕکردوتەوە دەبینن پارتیەکان بە هەموو شێوازێک لە جێگایە کە پێویستی بە سەربازی بێ کادرە سەربازیەکانی ئێمە چۆن دیفاع لە نیشتیمان و لە خاکەکەی دەکا و لە هاوڵاتیەکانمان دەکەن لەو جێگایانەی کە کارکتەرەکانمان پەرلەمانتارن و پێویستمان بە داڕشتنی یاسایە دەبینن کارکتەرەکان و پەرلەمانتارەکانی پارتی بە چ شێوازێک دیفاع لە یاسا دەکەن و دیفاع لە بەرژەوەندیەکانی گەل دەکەن و دیفاع لە مافەکانی نەوتەوەی ئێمە دەکەن. لە ئێستاشدا کە ئێمە کاندیدی ئەو دەڤەرەی ئێمە لە بازنەی سێ و کە سنووری لقی دوانزەیە بە هەموو هەورامان و هەڵەبجە و سەی سادق و شارە زور و زەڕایەن و پێنجێن و هەموو ناوچەکانی کوێستانەوە کاندیدی ئێمە دکتۆرە ئەشواق جافە کە کاندیدی پارتی دیموکراتی کوردستانە و ژمارەکەی 22 هەموو خەڵکی دەزانن کە لە دوو خولی ڕابردووی پەرلەمانی عێراق ئەم کارکترە چ ڕۆڵێکی بینیوە لە دیفاعکردن لە مافەکانی پێشمەرگە لە دیفاعکردن لە مافەکانی سەرجەم خەڵکی کوردستان. بۆیە لێرەوە جارێک تر بانگەشە دەکەین بۆ دکتۆرە ئەشواق جاف و مناشەدەی تێکڕای هاوڵاتیانی خەڵکی کوردستان و بە شەرەفەکانی خەڵکی کوردستانەکەین بە پارتیەکان و بەنەتەوەیەکانەوە مەرج نییە هەر پارتیەکان دەنجی خۆیان بخەنە پاڵ دەنجی پارتیەکانی کوردستان بۆ ئەوەی دوجار کارکترێکی بەتوانا و بوێر و لێهاتوو بچێتە پەرلەمانی عێراقەوە دیفاع لە مافەکانیوان بکات. ئەو خەبات و ماندووبوونەیە کە پارتی بە درێژایی مێشوو لە خزمەتی خەڵکا بۆ خاوەنی سەرکردەیەکە کە لە تەمەنی لاوێتەوە لە خزمەتی ئەم وڵاتە و لە خزمەتی شۆڕشی ئەم وڵاتە بە بۆیە ئێمە سەربەرزین دەرگا بە دەرگا و ماڵ بە ماڵەکەین و شانازی بە ڕابردوو خەباتی ماندووبوونی خۆمانەوەکەین و پشت ئەستورین بە جەنابی سەرۆک بارزانی دەرگا بە دەرگا بکەین خەڵک خۆشەویستی ئەو لە دڵیەتی و پارتی ئەتوانێت دیفاعکاری سەرسەختی مافەکانی کورد بێ لە بەغدا دەرگا بە دەرگا و ماڵ بە ماڵەکەین بۆ کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتی کاندیدی بازنەی سێ کە دکتۆر ئەشواق جافە لە ڕابردووە ڕۆڵێکی باشی بینیوە لە بەرگری مافەکانی میلەتەکەمانە. بۆیە ئێمە لێرا بەڵێن دوو پاتەکەینەوە بۆ سەرۆکی خۆمان کە چۆن ئەو بەرگری کارە بۆ میلەتەکەی بۆ خاکی پیرۆزی کوردستان و بۆ ئاڵای پیرۆزی کوردستان ئێمەش مەگیان و بەڕۆح لە خزمەتی پارتی و کاک مەسعودای. پارتی دیموکراتی کوردستان حیزبێکە لە دروستبوونی لە ساڵی 46 هەتاوەکو ئەمڕۆی کە ئێستا تەمسیلی گەلێک دروست دەکات پارتی باوەڕی بە ئەجندای خۆی هەیە ئەو حیزبە لەسەر بەرنامەیەکە ڕوا بەرنامەی کوردبوونە بۆیە خەڵک گەیشتوەوە قەنەعەتە جگە لەم حیزبە من ناتوانم بڵێم حیزبەکانی کە بەرنامەیانە بەڵام پارتی جدی ئیش لەسەر کورد دەکات. ئەمەی کە ئەمان دەستیان پێداوە ئەمە ئەخوازیە بەرەو کوردبوون بەرەو دەوڵەتبوون بەرەو سیاسەتێکی واقعی بەرەو کەسایەتیە بەرەو دیموکراتی بەرەو یەکگرتن بەرەو کەسایەتی بەرەو احترام بەرەو ینی ئەتوانین بڵێن هەموو شتێک لەناو ئەم حیزبایە چکەم حیزبە لەسەر ئەساسی دیموکراتی دروست بووە سیر کە پارتی لە ساڵی 91 و هەتاوەکو ئێستا بەشداردی هەر هەڵبژاردنێکی کردووە هەر یەکەم بووە حیزب هەیە دروست بووە
دوێنێ دروست بووە ئازار ڕیشی سپی کرد و گۆچانێکی بەدەستۆیە ئەی خێرە من هێشتا سەرم ڕۆشە و قشیشم سپی نەبووە من دڵنیام لەوەی ئەوەیشی کە زۆر ساردە لە پارتی دیموکراتی کوردستان تاکیدم لە ڕۆژی هەڵبژارنا ویژدانی ڕێگە نادا من خۆمێکێک بووم لەو کەسانەی کە برادێک زۆر عاجز بوو لە پارتی ڕۆژی هەڵبژارنەکە و کاتەوە بوو سەرۆکایەتی هەرێمی کوردستان بوو لە کاتی سندوقی دەنگدانەکە بانگی کردم وتی وەرە کاکە وتم چێوتی سەرۆکم بۆ بدۆزۆ تم بۆتی خوا شایدە خەریکە دڵمەتەقێ ئەوەی کە دوێنێ وتم ئەمڕۆ جیاوازە چکە ویژدانم ئازارم ئەدا بۆیە ئەکید ئەەکەمەوە دەنگ دەری پارتی مەحاڵە بگۆڕێ گۆڕینی نییە من وەکو خۆم ئێستا ئامادەم تاپی خانۆکەم بە پارتی هیچ مشکلێکشم لەگەڵ پارتیانەوە کە دوو برایشم شەهیدی ئەم حیزبەیە بۆیە ئەوە جدیات پێتەڵێمەوە تأكيدي أكمل بارتي تاك حزب وبيشنكتين حزب شو هيش حزبكيش ضربي صفر ناكين أو يجعل بجارنا كي أمادي بابروات سر صندوق دنگدانو دلنياش تكمل روجي دايما يوم يكبينينو لبردمي صندوق دنگدانا كانوا إعلاني سكرتكاني جاكيت Demokrati, uri reši, vejda, izerni pa